لاگەڵ هاتنی شەپۆلێکی بەفر و سەرمای زۆر بۆ ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان ژیانی ئاژەڵان لە چەند ڕوویەکەوە دەکەوێتە مەترسیەوە. بەڕێوەبەرایەتی پۆلیسی دارستانی سلێمانی هۆشداری دەداتە هاوڵاتیان لەسەرەوەی کە خۆیان بە دوور بگرن لە ڕاوکردنی ئاژەڵە کێویەکان، چونکە وەک ئەوان دەڵێن بەردەوام ساڵانە لەگەڵ بارینی بەفرێکی زۆر لە ناوچە شاخاویەکان دیاردەی ڕاوکردن ڕوو لە زیادبوون دەکات. دەشڵێن هەر کەسێک سەرپێچی یاسا ژینگەیەکان بکات دەستگیری دەکەن و بە سزای یاسایی دەگەێنن. هەروەکو ئەمەی کە ئێستا ئەبیندرێ کە کەژووچێوەکانی هەرێمی کوردستان تارەسپی پۆشیوە لەم کاتانە ئێمە جگەلەوەی مەفرەزەی جێگیر و خاڵی جێگیرمانەیە، مەفرەزەی گەڕۆکمانەیە لە کەژووچێوەکان بۆ ئەوەی هەندێک لە هاوڵاتیان نێن ئستقلالی ئەمەکەن و ڕاوی ئەم ئاژەڵ و باڵندەکێویانە بکەن. 2018 توانیمانە چەندین ئاژەڵی بریندار و چەندین باڵندە کە نەخۆش و بریندار بۆ ئێمە توانیمانە چارەسەریان بۆ بکەین و دەیان ئاژەڵ و باڵندەمان گەڕانەوەتەوە بۆ سروشت و ژینگەی کوردستان. سەبارەت بە چۆنێتی پاراستنی ئاژەڵ و باڵندەکێویەکان لە ڕۆژانی بەفر و زوقم و سەرمادا، ڕێکخراوەکانی تایبەت بە پاراستنی ژینگە و سروشتی کوردستان داوا لە هاوڵاتیان دەکەن پاشماوەی خۆراک و گەنم و خۆراکی باڵندە لە شوێنە گشتەکاندا بە شێوەیەکی ڕێکخراو بۆ باڵندە و ئاژەڵەکان دابنێن، چونکە وەک ئەوان دەڵێن لە کاتی بارینی بەفردا بە تایبەت باڵندەکان بە زەحمەت خۆراکی پێویستیان دەست دەکەوێت. لە کاتی سەرمایەوە زوقم و کە شاخەکان و زۆر شوێنی تر ئەی بەستێ داوامان کردووە خۆراک ئەوەی کە لیان زیای ئەو پاشماوەی لیان زیاوی بەنە شاخەکان و ئەو شوێنانی کە سەختە تا ئاژەڵانی ئیسفادەی لێ بکەن، بە تایبەت باڵندەکان کە خۆراکیان لەم کاتەیە زۆر بەکەمی دەسەکەوێت. لێرەوە داواکارین هەم یارمەتی باڵندەکان بن خۆراکی پێویستابین کەم بۆیان و هەم دوورکەونەوە لە ڕاوکردن لەم کاتەیە. ساڵانە لەگەڵ بارینی بەفردا ژمارەیەک هاوڵاتی بە مەبەستی ڕاوکردنی ئاژەڵی کێوی دەچنە چیا و پێدەشتەکان و چەندین ئاژەڵ و باڵندە دەبنە قوربانی. هەر بەو هۆیشەوە بەردەوام هۆشداری دەدرێت لە ئەنجام نەدانی ڕاوکردن و داوا دەکرێت ئەو دیاردەیە بە شێوەیەکی یەکجاری بنبڕ بکرێت. بژاردە باغێ نارتی سلێمانی.